ئایا WWE ڕاستیە یاخود درۆیە؟ من لە منداڵیەوە لەگەڵ یاریەکان و وەروە ئیڤێنتەکانی WWE گەورە بووم، عاشقی تۆنێک لەو ئەستێرانەی WWE بووم، سەرەتا لە ستۆن کۆڵد ستیڤ ئۆلسن، دواتر ئەندەرتیکەر، دواتر دە ڕۆک، دواتر بێگومان جۆن سینا کە لێمان بوو بە سوپەر سینا، ڕاندی ئۆرتنە، دەیڤ پەتیستایە، کورت ئەنگڵە، شۆن مایکڵە، تۆنێک ئەستێرەی جیاواز هەمومان لەگەڵی گەورە بووین. دواتر بۆمان بە دیارکەوتکەوە نەخێر ئەو شتانەی کە دەیکەن هەر هەمووی درۆیە وەیە یاخود نە. ئەمڕۆ لەم ڤیدیۆیە شیکردنەوەیەکی تەواوی بۆ دەکەم و هەوڵ دەدەم بتاهێنمە قەناعەتێکی تەواو 100% کە ئایا درۆیە یاخود ڕاستیە. دوگمەی لایک سەبسکرایب دابگرن با دەست پێ بکەین. خۆشەویستانم گەر تووشی هەریەک لەو کێشانە بووی بۆ منە ئەکاونتەکەت باند بوو، ئەکاونتەکەت هاکرا یاخود هێنانەوەی ئەکاونت گەر لێت ون بووە، سووتانی ئەکاونت، سڕینەوەی وێنە نەشیا و لە سایت و لە تۆڕە کۆمەڵایەتەکان تووشی هەر کام لەم کێشانە بووی، خوا نەخواستە دەتوانی سەردانی سەهەن سایبەر سکیۆریتی بکەیت لە فەیسبوک، نامەیان بۆ بنێرن، ستافێکی زۆر بەتوانە و پسپۆڕن لە بوارانە، دەتوان کێشەکەت بە ئاسانی بۆ عیلاج بکەن، پێویست ناکە سەردانی شەم بکەیت، تەنیا نامەیان بۆ دەنێری، ئەوان بە زووترین کات وەڵامت دەنەوە و ئینشاءالله سەرجەم کێشەکانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ئۆنلاین بۆ چارەسەر دەکەن. لینکی فەیسبوکیان لە دیسکریپشنیان ڤیدیۆ دادەنێم تاوەکو بە ئاسانی بتوانن بیان دۆزنەوە، لای خۆتان سەیڤیکەن، سکرینشۆتیکەن بۆ خۆشەویستەکانی خۆتان بدەرن، خوا نەخواستە گەر تووشی یەکێک لەو کێشانە بوون بە ئاسانی عیلاجی بکەن. یەکسەر بۆ دەست پێ دەکەم WWE بەڵێن نمایشێکی شانۆییە، مانای ئەوەی نییە کەوا درۆیە. یاریزانەکانی WWE یاخود ئەستێرەکان چکوانە یاریزانینە، بەڵکو ئینتەرتەینەرن، چونکە سەیری لۆگۆی کۆمپانیاکە بکەی بە ناوی WWE واتە World Wrestling Entertainment، واتە World واتە جیهانی، Wrestling واتە زۆرانبازی، لە کۆتاییەکەی کورتکراوەی وشەی ئینتەرتەینمنتی پێوەوە یاخود ئیەکە. ئینتەرتەینمنت واتە ترفیهیم، واتە وەکو UFC نییە کە شەڕێکی ڕاستەقینەیە و ئیدی کەس نازانین لە کۆتاییدا چی ڕوودەدا مەگەر ژێربەژێر دوو یاریزانەکە ڕێککەوت بن. لە WWE هەموو شتێک سکریپتە، واتە دەقە چیرۆکە نووسراوە، ئەستێرەکانیش دەبێت لەسەر ئەو دەقانە نمایشەکان ئەنجام بدەن، بەڵام مانای ئەوەی نییەکەوە زیانیان بەرناکەوێ، بەڵکو زیانێکی زۆریان بەردەکەیتەوە. هەندێک لە ئەستێرەکانی WWE بە شێوەیەک زیانیان بەردەکەوی کەوا جەماعەتی UFCش دەڵێن شتی وا بەسەر ئێمە نایە بە بەردەوامی، چونکە ئەگەر سید کە یاریزانانی UFC بەردەوام شەڕ ناکە، بەڵکو مانجێ جارەکە یاخود ئیوا هەیە ساڵی یەک جار شەڕێکی 10 دقەیی دەکا، 8 دقەیی دەکا، لەبەرەوەی پێویستی بە وزەیەکی زۆرە و لە ڕووی جەسەدیەوە زۆر هیلاک دەبن، لەبەرەوەی شەڕەکەیان ڕاستەقینەیە. لە WWEش شەڕەکە ڕاستەقینە نییە بڵێ ئەوەی کەوا دوو نەفەر ڕقیان لێک بتەوە یان بۆ پارە یاخود بۆ ناسنا و بە شەڕ بێن. شەڕ دەکەن، بەڵام شەڕەکانیان نووسراوە. چۆن؟ بابۆتان ڕوون بکەمەوە. کەسێکی لە سەروی هەر هەمویان کە پێشتر ڤینس مکمان بوو کە سەرۆک و خاوەنی WWE بوو، بەڵام بۆ هەندێک کێشەی گێسەڵی سێکسی و دادگا و ئەو شتە بێمانایانی کە لە ئەمریکا هێستا زۆر بەسەریان دادێ، لەبەرەوە حاڵەتانە دوور کەوتەوە. Triple H ئێستا هەم ساحێبە و هەم بەڕێوەبەری جێبەجێکاریشەوە. COO تقریبا پۆستەکەی Chief Operating Officer واتە هەر شتێک ناو WWE ڕوو بدە Triple H دەبێ ئاگاداری بێ ستۆریەکەی چییە، کارکتەرەکە چی بەسەر دێ، وەرە کۆتایی یاریەکانی چیان بەسەر دێ. یاریەکان هەر هەمووی نووسراوە، واتە جۆن سینا بەرامبەر دە ڕۆک یاری بکە لە سەرتاوە. Triple H و ستافی نووسەران، چونکە WWE ستافێکی زەبەلاهی هەیە لە نووسەری زۆر باش، سەرجەم چیرۆکەکان دەنووسنەوە. بۆ نمونە دادەنێن دەڵێن جۆن سینا لە فلان وەقتی دێتە ناو ساحەی، ئەو قسانە دەکەن، قسەکانی بەو شێوازە دەبن جۆن سینا ئەجا بە نووسراوبی یاخود پێی دەڵێن کە ئەو قسانە و جۆرە قسانە بکە، لەبەرەوەی هەندێک ئەستێرە هەیەکەوە یەکەچ وەکو جۆن سینا وەکو دەڕۆکی پێویستی بەوەی نییە پێی بڵێ چ بڵێ، لەبەرەوەی ئەزموندارە، بەڵکو تەنیا پێی دەڵێنکەوە دابەزێتە سەر ڕۆک بەو شێوازە قسە بکە، ستۆری لاینەکەی بەو شێوازەیە. جۆن سینا بە قسەی Triple H و دەستەی نووسەرانی خۆی دەکە، دێتە ناو ساحەکە، ئەو قسانە دەکە و پێی دەوترێت پرۆمۆیەک دروست دەکەم، هەندێک قسە دەکات لە ناو بۆ نمونەیەکی لە پرۆگرامەکان ڕۆبێ سماکداون بێ، هەر دانەیەک بێ ئامادەکاری دەکات بۆ یاریە گەورەکە، جا لە ئیڤێنتە گەورەکانە یاخود پێیان دەوترێت پەیپەرویو، یەکێ لە ڕەسڵمێنیایە، سەمەرسلامە یاخود هەر کامێک لە پەیپەرویوەکان بێ یاریە گەورەکە ئەنجام دەدەن. دەڕۆکیش بە هەمان شێوە پێی دەوترێت کە چی بڵێ و چی نەڵێ. کاتێ دێنە ناو یاریگە کەس نازانێت یاریەکە چی بەسەر دێ، واتە چێ براوە دەبێت. مەبەستم لە کەس مەبەستم لە ستافی WWE جۆن سینا دەزانێت چێ براوە دەبێت، لەبەرەوەی پێی وتراوە خۆی بە دۆڕان بدە یاخود دەڕۆک دەباتەوە. دەڕۆک دەزانێت، Triple H دەزانێت، لەگەڵ بەشێ لە ستافی نووسەران. تەنانەت زۆربەی کات ئەو کەسانەی کۆمنتاریش دەکەن نازانن چێ دەباتەوە. بێگومان سکریپتیان بۆ دەچێت، دەزانن کەوا چیرۆکەکە چۆن دەڕوە تاوەکو خۆیان ئامادە بکەن، بەڵام کەسێکی وەکو مایکل کۆڵ کەوا کۆمنتارێکی بەناوبانجی WWE دەڵێ من زۆر بە کەمی سکریپتەکان دەخوێنمەوە بۆ ئەوە ریاکشنەکەی من کاتێکە تعلیق لەسەر یاریەکان دەدا
ڕاستەقینە بێ هەندێکیان دەڵێن نەخێرە مە حەز دەکەن سکریپتەکانمان لابێت تاوەکو هەڵە نەکەین لەو ڕێڕەوەیکەوە کۆمپانیا دایناوە لە بەرەوەی کاتی خۆی ڤینس مەکمان زۆر تووڕە دەبوو ئەگەر کەسێک لە سکریپت لای دابا جا بۆچی سکریپتە ئەوە پرسیارەکەیە بۆچی سکریپتە بۆچی نواندنە بۆچی ڕاستەقینە نییە دوو شتمان هەیە بەڕاستی یەکەمیان یاریزانەکانی WWE یاخود ئەستێرەکان چکە ناتوانین بڵێن یاریزان لەبەرەوەی یاریزان وەرزشە WWE وەرزش نییە بەڵکو کاریش تەرفیهیە ئەستێرەکانی WWE زۆر ماندوون ناتوانن بە ئارەزوی خۆیان هەموو شتێ بکەن لەبەرەوەی ڕۆت هەیە سماکداونت هەیە هەموو هەفتەیەک لەگەڵەوەش هەموو مانگێک پایپەرویەکت هەیە و لە مابینەکانیش لەگومان چەندین ئیڤێنتی جیاواز هەیە بەشداری دەکەن لە شاری جیاواز دەوڵاتی جیاواز واتە ئەو یاریزانانە بە بەردەوامی شەڕ دەکەن بە بەردەوامی دەبێت ئینتەرتەینەر بن بە بەردەوامی بتوانن تەرفیهی ببەخشن بە خەڵکیم جا ئەگەر ڕاستەقینە بێ بێگومان ناتوانن بەو شێوازە دوور و درێژە ئەو جۆرە ئەرزانە بکەن بۆ نمونە چیرۆکێکی وەکو ڕۆمن ڕینز کە نزیکی 1300 ڕۆژ لە پاڵەوانێتەکەی مایەوە وەکو پاڵەوانی WWE واتە کۆمپانیا هەڵی بژاروتی تۆ دموچاوی کۆمپانیاکەی منی فەیسی کۆمپانیاکەی منی تۆ پاڵەوانی منی بۆ ئەو ماوەیە درێژە بێگومان دەیانتوانی کورتری بکەنەوە لە بەروی هەموو بڕیارەکان دەستی تریپل ئێچە بەڵام کورتیان نەکردەوە لەبەرچی لەبەرەوەی چیرۆکەکە زۆر باشی کاری دەکرد هەواداران بەدڵیان بوو گەرچی هەواداران لە هەموو جیهانیش دەزان کە ئەوە نواندنە بەڵام نواندنەکە سەرنجڕاکێشە نواندنەکە چێژبەخشە واتە وەکو سیرکردنی فیلمێکە تۆ فیلم نازانی کۆتاییەکە چی دەبێت لە خۆتی سپۆیل نەکەی سوپرایز دەبێت WWEش بەو شێوازەیە و هۆکارێکی دیکەش کە سکریپتە جگە لەوەی کەوە عرضێکی خۆش و جوانە و چیرۆکی تێدایە هۆکارەکەش بێگومان لاشە و جەستەی یاریزانەکانە یاخود ئەستێرەکانە لەبەرچی لەبەرەوەی کاتێ ئەستێرێکی WWE دەجەنگێت شەڕەکەی کردیکە ڕاستیە ڕاستە حرەکەکان لە شوێنێکی سنووردار ئەنجام دەدرێت بۆ حرەکانی کە دەیکەن ئەو مەسەلەن فنیشەرێکیان سیگنیچەر موڤیتیان یاخود ئەو حرەکانی خۆیان لە تۆڕەکان لە حەبلەکان دەدەن و دێنەوە بە هەوا دەکەون بە زەوی دەکەون هەر هەمووی کۆنتڕۆل کراوە واتە پێشتر تێسی لەسەر کراوە کە ئەزیێتێکی زۆر نەخۆن یاخود خوا نەخواستە تووشی مردن نەبن هەمووی کۆنتڕۆل کراوە بەڵام لەگەڵ ئەوەش هەڵە هەردەکرێت لەگەڵ ئەوەش ئەزیەت هەردەچێژن بەتایبەتی لە یاریەکانی وەکو ئیڤنتی ئەکستریم ڕولسە یاریەکانی نۆهڵ بارزە ئەو یاریانەی یاخود هێڵینە سێڵە یاخود ستیل کەیجە ئەو جۆرە یاریانە بەگشتی ئەزیەتی زۆری ئەو یاریزانان دەدا دەبین زۆر جار یاریزانەکان سەریان بەخیندادە یاخود جسمیان تووشی هەندێک کێشە دەبێت یاخود مۆر دەبێتەوە ئەرچەندە خوێنەکانیش زۆر جار یاریزانەکان بە ئەنقەست خۆیان بە خوێندا دەهێنن بۆ ئەو کاتی دەبین کەەوە باندێکی گەوریان لێرە داناوە لەسەر دەستیان زۆربەی کات موسێک یا خوشتێک لە ناودەستیاندا دێن بۆ ئەوەی یاریەکە زیاتر بفرۆشن بە خەڵکی و واقعیتر نیشانی بدەن موسەکە دەدێن لە حاڵەتێک کە بزانێت کامێرە ئاگای لێنە سەری خۆی بە خوێندادەن ئەو ڕووداوانە ڕووداوێکی لەوانە ڕاندی ئۆرتن و دەی پەتیستە ئەو حرەکەیان زۆر کردووە بەڵام ڤینس مکمان کاتی خۆی ئەو شتێک قەدەغە کرد وتی نامەوێت خوێن هەبێت لەبەرچی نایانەوێت خوێن هەبێت یاخود لەبەرچی نایانەوێت ئەستێرەکانی WWE زۆر زیانیان بەرکەوێت بێگومان دەیانەوێت هەموو هەفتەیەک شەڕ بکەن گەر شەڕەکە ڕاستەقینە بێت ناتوانن هەموو هەفتەیەک نمایشی خۆیان بکەن لەبەرەوەی شتێکی دیکەش لەبیر نەکەن WWE لە ساڵی 2007 بوو یاخود هەش بزەبت بیرم نییە بووە PG واتە بۆ هەموو تەمەنێک گونجاو بێ سیر بکە ڤینس مکمان ئەو بڕیارەیدا تاوەکو جمهورێکی زیاتر کۆکاتەوە زیاتر فۆکسیان لەسەر منداڵ بێ جا ناتوانن نمایشێ بکەن کەوا پرخوێن بێ ڕاستەقینە بێ ینی یاریزانەکان و ئەستێرەکان زۆر ئەزیەت بخۆن حرەکەی مەترسیدار بکەن و منداڵیش سەیری بکە کاتی خۆی لە ساڵانی 90 تا سەرەتای 2000ەکان مێژوویەکمان هەیە بە ناوی Attitude Era ئەو کاتێکەوە Stone Cold Steve Austin و The Rock پاشای ناو یاریگەکانی WWE بوون ئیڤنتەکان هەر هەمووی دەبینین جنێوی زۆر تێدا بوو دیمەنی ڕوت و نەشیاوی زۆر تێدا بوو تەنانەت هەندێک حرەکەی تێدا بوو کە بە هیچ شێوازێک ناتوانین لە ماڵەوە دووبارێکیتەوە لەبەرچی وابوو لەبەرەوەی بۆ PG-14 بوو PG-14 بووەتە سەروی 14 ساڵانەی دەتوانی سەیری بکە بەڵام ئەو کاتە هەستیان کردکەوە ئەو پارەیە قازانج ناکەن کە پێویستە بۆ ئەوی کۆمپانیاکە دەوڵەمەندتر بێت لەبەرەوەی WWE لە ساڵی 2010ەوە $100 ملیۆن بۆ $100 ملیۆن پێما بێت کە جۆن سینا بۆ ئەستێرەی ڕقمیەک نزیک بۆ لە $1 میلیارد و ئێستاش پارەیەکی خەیاڵی قازانج دەکەن ئێستاش زیاتر لە $400 ملیۆن کاشیان لەبەردەستە و هەروەها لەگەڵ ئەوەش کە $400 ملیۆن کاشیان لەبەردەستە داهاتی گشتیان نزیکە لە $2.6 میلیارد شتێکی لە بابەتەرمین گەیشتوتە میلیارد و ڤینس مکمان خۆی ئێستا میلیاردێرە و خاوەنی $2 میلیارد کە پارەیەکی بێگومان یەکجار زۆرە نمایشە لەبەر ئەوەی پێویست ناکە هەموو ئەستێرەکانی خۆیان ئەزیەت بچێشێ نایانێ منداڵ تاقی بکاتەوە یان خود حرەکەت مەترسیارەکان بکە دومیشان ئەگەر چیرۆکی نەبی و شەڕانە بەڕاستی هیچ چێژێکی نییە بۆ نایە The Rock و جۆن سینا کاتێک چیرۆکی خۆیان باز دەکەن لە ڕێگەی پرۆمۆیەکان تو حماسەتێک دەدگرێت لەبەرەوەی هەر یەکە چیرۆکێک لەلایەنی خۆی دەجێڕێتەوە بۆ نمونە جۆن سینا چیرۆکی ئەوەی دەجێڕاوە کاتی خۆی کە دوو ڕەسڵ منیە خەیاند
جون سینا باسی ئەوەی دەکردکەوە The Rock چوویتە هۆلیوود و WWE لەبیر کردیە هەوادارەکانی لەبیر کردیە ئەو ئێستا ئەستێرەیەوە پێویستە ئەو ڕقم یەک بیت و The Rockیش کە گەڕایەوە دەڵێ من ڕاستە WWE بەجێشتە بەڵام WWE هێشتا ماڵی منە واتە چیرۆکێک هەبوو کە ئەو دووە بێکەوە بەشەڕ بن و بە سەدان هەزار کەسیش دێتە ناو یاریگاکانی WWE کە دەشزانن نواندنە هێشتا هەر چێژ وەردەگرن لەبەرەوەی نازانن کۆتایی ئەو چیرۆکانە چییە بێگومان زۆر زیاد دزەی پێ دەکرێت زۆر زاریەکی لە نووسەرەکان قسەیەک دەکات دەڵێ کوێ براوەیە ئەو شتانە ڕوودەدا بەڵام بەگشتی بەعام خەڵکی نازانن چێ دەباتەوە چێ دەدۆڕێ وەکوتم تەنانەت یاریزانەکانی دیکەش نازان تەنان لە پۆدکاستێکی نوێی خۆیدا ئەندەرتێکر باسی چیرۆکی بڵد لاینی کرد چیرۆکی ڕۆمن ڕێینسی کردکەوە 1400 ڕۆژە چەندێکە پاڵەوانی WWE پێی وابوو کەوە یەکێکە لە باشترین بڕیارەکان کەوە بەو شێوازە چیرۆکەکان درێژ کردەوە لەبەرچی WWE دەڵێ من نەمدەزانی کەوا چێ دەباتەوە دەڵێ دەمتوانی داوا بکەم کەوا بزانم چێ ڕۆمن ڕێینزی دەوەستێنی بەڵام هەرگیز داوام نەدەکرد دەمیست وەکو خەڵک سوپرایز بم کەوا چێ ڕۆمن ڕێینز دەوەستێنە کە لە کۆتاییدا کۆدی ڕۆز توانی بیوەستێن لەبەرەوەی ئێستا WWE کۆدی ڕۆز بکاتە ئەستێریەکی هەفتانە و هەموو هەفتەیەک شەڕ بکات تەنانەت The Rock سوپرایز ببوو کەوا بەخۆی حەزی دەکرد چیرۆکی بڵد لاین ببینێ بزانێت چێ براوە دەبێت بۆیش هاتەوە WWE و The Rock ئێستا لە کۆمپانی TKO یەکێکە لە مێمبەرەکانی سەر بۆرد سەر تەختەکەی کەوە خاوەنی کۆمپانیاکەیە ئەندامانی بۆردی WWE واتە پشتێکی گەوری هەیە لە WWE یەکێکە لەو کەسانی کە بڕیار دەدا لەسەر مێژووی WWE و چارەچەکانی WWE چونکە کۆمپانیای WWE لەگەڵ UFC هەردووچیان یەکیان گرتووە لە ڕێگەی کۆمپانیایکی گەورەتر بە ناوی TKO کە خاوەنی هەردوو لانە و یەکێکیان WWE کە نمایشێکی سانزاچێش و مێژوویی و ئەستێرەی گەورە و زەبەلاح و ڕەسەڵمێنیای هەیە یەکێکیان UFC-کەوە هەوادارێکی زۆر سەرسەختی هەیە بگومان بینەری WWE زیاترە وەکوتم لەبەرەوەی چیرۆکیان هەیە ستۆری لاینیان هەیە هەفتانە نمایش ئەنجام دەدەن مانگانە نمایشی گەورە و پێپەروی گەورە ئەنجام دەدەن لەلایەکی دیکەش UFC-مان هەیە بەو کەسانی کە بەڕاستی حەزیان لە شەڕێکە کەوە ڕاستەقینەیی بی کەوە ئەستێرە گەورەکانی جیهان هێز و توانای خۆیان بەکاربێت ئەوەندەم باس کرد بەڵام شتێکی دیکەش هەیە با لەبیری نەکەن یاریزانەکانی WWE هەر هەموویان بەقوتن بەهێزن مانای ئەوەی نییە کە هەشتێکە ناو ساحەکە دەیکەن سکریپت و جۆرە جوڵانەی کە دەیکەن پێشتر پرۆگرام بۆ دانراوە بۆ منە کەسێکی وەکو جۆن سینا و The Rock تەنان ڕۆمن ڕێینز ستۆن کۆڵد ستیڤ ئۆستن هێز و توانایەکی زۆریان هەیە هەمومان دیمەنیەوەمان بینیوە جۆن سینا دوو کەسی بێکەوە بە شێوەی ئارەتود ئەجەستمنت کردووە فنیشەری خۆی بەکارهێنا پێم وابی بیگ شۆ و کریس جێریکۆ یاخود بیگ شۆ ئێج بوو لێچێ لە یاریەکانی خۆی هەردووچی بێکەوە برین کرد یعنی ئەوە سکریپت نییە ئەوە ڕاستەقینەیەکەوە هێز و توانایەکی زۆری هەیە بێگومان ستێڕۆید بەکاردەهێن بێگومان دەرزی عەزەڵات بەکاردەهێنرێ ئەوەش یەکێکە لەو لایەنانەیەکەوە دەمێ باسی بکەم کەوا WWE کاتی خۆی تۆزی شەڕەکانیان تونتر بوو کاتێکەوە لە بۆ تەمەنی سەر و چارە ساڵان بەڵام کێشەیەکی گەورەی هەبوو زۆرینەی هەر زۆری یاریزانەکان دەمردن یاخۆ لە تەمەنێکی بچووک دەمردن بۆ نمونە ئەگەر لە بیرتانبی بەو کەسانێکە وەکو من عاشقێکی کۆنی WWE نە کریس بێنیۆ لە تەمەنێکی 40 ساڵیدا خۆی کوشت و خانەوادەکەی خۆشی کوشت کە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کەوا بەو شێوازە شێت بوو هەموو عایلەکەی خۆی لەناوبرد بۆ ئەوی دەگەڕێنەوە پزیشکان دەڵێن بەهۆی ئەوە بووکەوە لە WWE کورسیەکانیان لەسەر یەکتر دەدا یاخود هەندێک حرەکە دەکرێتەوە سەریان ڕاستەخۆ بە زەوی دەکات ئەوەش کاریگەریی خراپی لەسەر مێشی دروست کرد بوو وای لێ بکردەوە مێشتی خۆی لەدەست بدە و خێزان و منداڵەکانی بکوژی بۆیە ئێستا سیرکەن لە WWE بە زەحمەت کورسی لەسەر یاریزانەکان دەدرێت لەبەرەوەی کێشەی گەورە لە بۆ ئەو یاریزانانە دروست دەکات بۆ هەمووتان بینیتان لە UFC هەندێک لە یاریزانەکان بەهۆی بۆکسێک کە بە پشتی سەریان دەکەوێت چیان بەسەردێ تەواوی ژیانیان دەگۆڕدرێ و دەمارێک دەدەست دەدەن ناکرێت لە ناو جیهانی WWE ئەو شتانە ڕوو بدە لەبەرەوەی منداڵ سیر دەکات لەبەرەوەی UFC من نابێ منداڵ سیر کات منداڵ سیر دەکات دایک و باوک ئاگایرانیا گەلان بخۆی نابێ ئەو شتانە دووبارە بکرێتەوە ئەتەن نمایشێکی سەلامەتە تا ڕادێک دووبارەیەکی بێگومان تووشی کێشە دەبیت لەبەرەوەی هێشتا حرەکانی دەیکەن هێشتا مەترسیدارە بەڵام دیمەنەکان ڕاستەقینەنە ئەزیەت خواردنەکانیان ڕاستەقینەیە گەرچی کۆنتڕۆڵ کراون لە کەش و هەوایەکی سەلامەتیش بەڵام تووشی کێشە دەبن بەدەیان زار جۆن سینامان بینیوە تووشی عملیات بووە بەدەیان زار ستۆن کۆڵد ستیڤ ئۆستنمان بینیوە تووشی عملیات بۆ تەنانەت یەکێک لە هۆکارە سەرچەکانی کە ستۆن کۆڵد ستیڤ ئۆستن زوو ئازیرە WWE هینە بەهۆی ملی بوو هەندێک لە دیمەنەکان دەکرێت هەندێک لە فنیشەرەکان پێشەوەی قەدەغە بکرێن چونکە زۆر فنیشەرمان هەیە قەدەغە کراوە ستۆن کۆڵد ستیڤ ئۆستن تووشی کێشەیەک بوو لە ملی کە تەنانەت وتیان تۆ نابێ بەشداری WWE هەرجارێکی دیکە بکەیتەوە تەنانەت گەڕایەوە WWE لەسەر ئەستۆی خۆی کەوە ئەگە هەشتێکی لێهات خۆی بەرپرسیارە یدی گەڕایەوە دواتر ناچار بوو واز بێنێ یەکێکە لەو کەسانی ماوەیەکی زۆر دابڕا ئێستا لەسەر ئەستۆی خۆی گەڕاوەتەوە تا پزیشکەکان پێیان وتوە کە نابێ یاری بکە لەبەرەوەی هەندێک لە دەمارەکانی لەدەست داوە جۆن سینا تاکە یاریزانە لەگەڵ The Rock تاوەکو ئێستا بە سەلامەتی ماون لەو ماوەی دوور-درێژە کە ئەستێری گەورەش بوون گەرنە ئەندەرتەیکر لە تەمەنێکی گەورەش یاریەکانی دەکرد بەڵام تەنیا ساڵی یەک یاری دەکرد لە ڕەسڵمێنیا بوو لەبەرەوەی بۆ چەندین جار تەنانەت ئەندەرتەیکر دەڵێ ڕەسڵمێنیایەک بەشداریم دەکرد دەبایە لە پاش ڕەسڵمێنیایەکە 3 بۆ 4 جار عملیاتی پشتم چۆکم قۆڵم جونگەکانم بکەم تاوەکو بۆ ڕەسڵمێنیایەکی دیکە خۆم ئامادە بکەم واتە لە یەک یاری تووشی هەموو کێشەیە ببی
WWE نمایشێکی کۆنتترۆل کراوە بەڵام بێگومان یاریزانەکان زیانیان پێدەگەینی وە زۆر خەڵکی وەکو ڕگلێ بوونەوەیەک وەکو سوکایەتێک بە خەڵکی دەڵێن WWE هەمووی نمایشە ئۆکەی نمایشە بەڵام ئێمە نمایشەکەمان خۆش دەوێت بەتایبەتی من نمایشەکانم خۆش دەوێت ئەگەر چیرۆکی تدا نەبی بۆچی سەیری بکەم تەنیا چیە دوو حرەکە دەکە حرەکانمە میلیۆن جار بینیوە چیرۆکەکان و ستۆری لاینەکان وا دەکات WWE لە بەرچاوی هەواداران خۆشەویست بی The Rock ئەگەر چیرۆکە بەقوتەکانی خۆی نەبایە The Final Boss نەبایە لە جیهان گرنگی پێنەدەدا تەنانەت The Rock بەهۆی WWE وە بە چیرۆکەکان و نمایش و نمایندەکانی بەهۆی WWE بەو شێوازە بۆ ئەستێرە گەورەکەی هۆلیوود گەرنا The Rock ئەو ئەستێرە نەدەبوو جۆن سینا بە هەمان شێوە بۆ ئەستێرەیەکی بەناوبانگ لە فیلمەکانی Fast and Furious و ئێستا ئەستێرەیەکی گەورەی هۆلیوودە بەهۆی نوانەکانی خۆی بوو لە ڕەسەڵمێنیا بەرامبەر The Rock و ئەو نمایشە گەورانەی لە مێژووی WWE ئەنجامی داوە اینجا بۆتەوە ئەستێرەی گەورەیە WWE بەڵێ فەیک نییە دیمەنەکانی دابین هەر هەمووی ڕاستەقینەیە زیانیان بەردەکەوی ئەزیەت دەخۆن عملیات دەکرێن شوێنیان دەشتێ بەڵام هەر هەمووی نمایشێکی کۆنتترۆل کراوە بۆ ئەوەی بینەران چێژ وەربگرن ناکرێ یەکتری بکوژن لەبەرەوەی شەڕی ڕاستەقینە نییە UFC قانونی خۆی هەیە WWE قانونی خۆی هەیە WWE زیاتر مەبەستەکەی منداڵە UFC تەمەنی گەورەیە واتە هەردوو کۆمپانیا لەلایەن یەک کۆمپانیا خاوەندارەتی دەکرێت دووشان یەکیان گرتووە گەر حەز لە شەڕی ڕاستەقینەیە سەری UFC بکە گەر حەز لە نمایشی هەفتانە و چیرۆکی دوور درێژە سەری WWE بکە بەڵام تکایە سوکایەتی بە یەکتر مەکەن لە سوشال میدیا لە کۆمنتەکان بۆژە ڤیدیۆم دروست کرد لە خەڵکی لە کۆمنتی زۆر دەنووسنکەوە WWE فەیکە نمایشە تەماشای مەکە هەمیشە دەمێت جا دەوەڵام زانەوە ئۆکەی دەزانم نمایشە لە منداڵیەوە دەمزانی نمایشە چێژەکە لەوەیە کەوە چیرۆکیان هەیە گەر چیرۆکیان نەبی سەیری چی بکەم ئەو حرەکانم میلیۆن جار بینیوە میلیۆن جار کردومە تەنانەت لە یاری WWE خۆت توانی سیناریۆکان دروست بکە یانیەوە هیچ ئەوەی تێدانیە WWE قەرجیز نەیوتوێ من نمایشەکان ڕاستەقینە یاریەکانی WWE بکەوە خۆ دەتوانی ستۆری لاین دروست بکەیت پێ بڵێ فلان کاراکتەر بەرەوە فلان کاراکتەر چێ براوەبی چ بکەوت چ نەکرێت چێ قسە بکەوت زۆر قسە هەمووی دێدا لە بیداتەوە دەمانزانێ لە هەموو جیهانیش دەزاندرێت هەرگیز WWE نەیوتوێ نمایشەکانمان ڕاستەقینەیە تەنیا دەڵێ نمایشەکانمان سکریپتە بەڵام زیان بەرکەوتوەکان بە لاشەیە و ئەستێرانەمان ڕاستەقینەیە بۆیە لە ماڵەوە تکایە دووبارەی مەکەنەوە ئەمەش ئەو ڤیدیۆیە بۆ کەلمێژە حەزم دەکرد دروستی بکەم و هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بی کاتێکم دەگومێ لایک سەبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆ داهاتوو بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ